بەناوی خوای بەخشەندە و میهرەبان، خوێندکارانی بەڕێز، قوتابیانی هێژا، ئەم کاتتان باش. بۆ هەڵقەیەکی تر لە تایبەتمەندیەکانی گفتوگۆی ئاکادمیک و کەسایەتی ئاکادمیک گەیشتینەوە خزمەتتان. لە هەڵقەی ڕابردووە باسی ستوحی شعور و بێشعوریمان کرد و ئەمجار بێشعوری خاڵی سەرەکیە کە گەرەکمانە باسی بکەین. خاوێر کرمند کتێوێکی هەر بەم ناوەوە هەیە کە بە جوانی باسی بێشعوری تیا کردو و چۆن بێشعوری وەکو پەتایەک ئەتوانێت لە کەسی بێشعورۆ تووشی کەسێکی تر بێ لە پاڵدەسیە. کە من لەم بابەتی ئەمجارە لەویش یارمەتیم وەرگرتووە، بەڵام ئەفلاتون بابەتێکی هەست لەسەر قوایەکە لە دەرونی هەر کەسێکە هەست ئەتوانێت پێشەکی بێت بۆ ئەو بابەتەی خاوێرکرمند کە باسیەکەین. ئەفلاتون ێژێ هەر کەسێک سێ قوەی واتیا کە ئفراتی هەیە، تەفریتی هەیە و تعادل، و کەسی سەرکەوتوو ئەگەر ئێمە بێژین ئەبێت کەسی ئاکادمیک سەرکەوتوو بێت، ئەبێت لەم سێ قوە تعادلی بێت، کە قوەی یەکەم قوەی غەزەبە کە قوەی بەرگریە، و ئەگەر کەمی تایە زەبوون و ترسنۆکی، و ئەگەر زۆروی تایە متەهور و خەتەرناکی، و ئەگەر بتوانی لە ناوەڕاستە بوەستی و تعادلی بێ ئینسانێکی شجاعی، کە کەمیەکەی ترسنۆکیە، زۆربوونی تەهور و بێباکیە کە ئەتوانێت لە ناوت بووە و خەڵک تووشی خەتەر بکە، و ناوەڕاستەکەی تعادلە کە بەرگری ئەکات لەوە تۆ کەسێک مافت بخوا یا بەرگری لە تۆکات تا مافی کەسێک بخۆی، واگەر بوویتە خاوەنی ئەم هێزی ناوەڕاستە لە خشونەت و لە تووڕەییە، ئێژن پێ کەسی شجاع. خاڵی دووەم کە و باسی ئەکات خاڵی شەهوەتە، کە ئەگەر تایە کەم بیت ئەویتە قوربانی، و ئەگەر تایە زۆر بیت ڕەنگە حملە بکەیتە سەر کەسی تر و تەجاوز بە ناموسی دیگەران بکەیت. کە خاڵی ناوەڕاستی ئەم قۆیچە پاکدامەنیە، عفەتە، و کەسی ئاکادمیکە بێ لەم بواریچە لە ناوەڕاستە بوەستێت. و سێوەمین خاڵ کە ئەمڕۆ قەستمانە باسی بکەین قۆی عەقڵە، کە ئەگەر کەمی لە عەقڵا جاهل و نەزانی، و ئەمە خۆی عەیبێکە بێ بە خوێندکاری و بە فێربوون هەڵ بدەی لە جەهل و نەزانین خۆت دەرباز بکەی، وەکو لە هەڵقەی ئازادیە وتمان لە جەهل ئازاد بووی بۆ خزمەت. و خاڵی ئەولایکی زۆربوونی عەقڵە، کە ئەمە پرسیارێکە هەمیشەیکەن دە ئەی زۆربوونی عەقڵ عەیبی چییە؟ زۆربوونی عەقڵ هیچ عەیبی نییە، و تعادل لەرا بەمانای زیادکردنی عەقڵ نییە، بەڵکو بەمانایەوە سەر لە عەقڵت شەیتەنەت نەکەی، بە عەقڵی زۆرت کڵاو بەسەری خەڵک نەنەی. و بێشعوری مەبەستم ئەم بەشەیە، کەسانێکە زۆر زانن، لێزانن، پسپۆڕن، خوێندکارن، ئاکادمیکن، و ئەوەندە ئەزانن کە بتوانن هەموو کەسێک گۆڵ بدەن و کڵاو بنەنە سەری هەموو کەسێک. ئەو شتەی کە نایەڵێ کەسی ئاکادمیک زانینەکەی بۆ خەڵەتاندنی خەڵک، بۆ فێڵکردن، بۆ ڕاند، بۆ پارتیبازی، بۆ ئەوەی کە خەڵک دەور بداتەوە یاسا بشکێنێ بێ ئەوە پێی بزانن بەکاری بوات، ئەخلاقە. ئەشێ کەسی ئاکادمیک وریای خۆی بێ زانینەکەی بەبێ ئەخلاق نەبێ، ئەخلاق تورمزی زانینی بێت، ئەگەر نە زانین بەلاڕێغا ئەیبات و بەجێ ئەوە زانیار و پسپۆڕ و دانشمەند و کەسی سەرکەوتی وڵاتەکەمان بێت، ئێمە بە بێشعور ئەیناسین. بەم بۆنەوە ئاوا بێشعوری تعریفەکەین. بێشعوری نەزانین نییە، بێسەوادی نییە، ئاکادمیک بوون نییە، بەڵکو کەسی ئاکادمیک، کەسی لێزان، خوێندکار، کەسی بەتەوانا ئەگەر ئەخلاقی بەرچاو نەکردو بەو زانینەی کڵاوی ناغەسەری خەڵک ئەخلاقی دەورداوە یاسایشکان بە چاوی ئێمە و بە عەقڵی ئێمە ئێژن پێی بێشعور، کە ئەم بێشعورە چون لە ڕێی بێشعوریوە سەرکەوتن زوو دەستیەکەوێت، پارە زۆر کۆکاتەوە، خەڵک زوو دەورەداتەوە، ڕێگەی میان بڕ ئەدۆزێتەوە، ڕەنگە چواردەورەکەی وابزانن ڕەوشتی دروستە و بەدوای بکەون، و ئەو بێشعوری ئەوە وەکو پەتا تووشی چواردەورەکەی بێ. وریابین ئەخلاق
بە بێزانین و زانین بە بێ ئەخلاق هەردگیان کزن و خراپترینەکەیان زانینی بێ ئەخلاقە کە ئێمە پێژین بێشعوری. هیوادارم تەندروست و شاد و سەلامەت بن تا هەڵقەیەکی تر خوا ئاگادارتن.